چاکە پێت عیبە ئاەتێک بڵاوکەیەوە، فەرمایشتێکی پێغەمبەر بڵاوکەیەوە صلی الله عليه وسلم، وتارێک و قسەیەکی باش بڵاوکەیەوە. خەڵک هەیە خوا پەناماندا قسەی خراپ بڵاو دەکاتەوە، کاری خراپە بڵاو دەکاتەوە، گۆرانی و تەپڵ و توزەلە و شایی و هەڵپەڵکێ بڵاو دەکاتەوە، شەرم ناکات. ئەدی تۆ پێت شەرمە کە ئاەت و حەدیثێک بڵاوکەیەوە، فەرمایشتێک ڕابگەیەنی، کارێکی چاکە بڵاوکەیەوە، وتارێک بڵاوکەیەوە. دەی بزانە گوێ لە پێغەمبەر بگرە صلی الله عليه وسلم، بزانە چه فەزڵ و پاداشت و گەورەیەک بۆ ئەو کەسە هەیە کە خەڵک فێری چاکە دەکات، کە فەرمایشتێک و ئاەتێک بڵاو دەکاتەوە، کارێکی چاکە بڵاو دەکاتەوە، کە خەڵک فێری چاکە دەکات. گوێ بگرای مسلمان، ئەی ئینسان، ئەی گەنج، ئەو فەرمایشتە کە دەیخوێنینەوە فەرمایشتێکە صحیحە، بزانە چ موژدەیەکی گەورەیە بۆ ئینسانی مسلمان. پیغمبر صلی الله علیه وسلم دەفەرمێت إن الله وملائكته، خوای پەروەردگار ڕەحمەت و بەرەکەتی خۆی دادەبارێنێ بۆ سەر ئەو کەسەی کە خەڵک فێری چاکە دەکات. هەر ئەوەندەش نا، وملائكته ئەنجام وأهل السماوات والأرض، فریشتەکانی خوای پەروەردگار بە تایبەت ئەهلی ئاسمان و زەوی هەر هەمویان تێگڕا. ئەنجا پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی تایبەتی دیکەشمان پێ دەفەرمێ، حتى النملة في جحرها وحتى الحوت، حتى وەکو مێرو لە ناو کونی خۆیدا، حتى وەکو حوت لە ناو بەحردا چی دەکەن؟ ليصلون على معلم الناس الخير، دوعا دەکەن بۆ ئەو کەسەی کە خێر بڵاو دەکاتەوە، ئەو کەسەی خەڵک فێری خێر و چاکە دەکات، ئەو کەسەی دینی خوای پەروەردگار ڕادەگەیەنێت، ئەو کەسەی خەڵک فێری چاکە دەکات، ئەهلی ئاسمان و زەوی هەموویان دوعا بۆ ئەو کەسە دەکەن. خوای پەروەردگار خێر و بەرەکەتی خۆی بۆ دادەبارێنێت، مەلائیکەتەکان داوای دوعای خێری بۆ دەکەن، حتا وەکو مێرولەیەک و حوتێکیش لە ناو بەحردا و لە ناو کونی خۆیدا دوعا بۆ ئەو کەسە دەکەن کە خێر بڵاو دەکاتەوە و چاکە بڵاو دەکاتەوە. ئایا بەس نییە ئەو گەورەیە؟ ئایا کیفایەت نییە ئەو گەورەیە؟ برام خوای گەورە بەو گەورەی خۆی ڕەحمەت و بەرەکەت بۆ کەسێک دەنێرێ کە خەڵک فێری چاکە دەکات. فریشتەکان ئەهلی ئاسمان و زەوی هەموو دوعای خێرت بۆ دەکات. وەختێک خەڵک بەرەو ئاراستەیەکی باش دەبەی، وەختێک کۆمەڵگا بەرەو ئاراستەیەکی خێر دەبەی، وەختێک خەڵک بەرەو دینی خوای پەروەردگار ئاراستە دەکەی. برام دەی گەورەتر لەوە هەیە؟ بە هەر یەکەمان لەبەر خۆیەوە هەوڵدات بە ئەندازەی ئەوەی کە پێی دەکرێت خەڵک بەرەو ئاقارێکی باش و بەرەو ڕێگایەکی باش بەرەو دینی خودای پەروەردگار ببات، بۆ ئەوەی لەو فەزڵ و گەورەیە و لەو هاوکاری و تەوفیقاتی خوای پەروەردگار بەشدار بێت. خوای گەورە بمانگێڕێ لەو جۆرە کەسانە.